مەڵبەندی ڕێخستنی پێشمەرگە بە ئەرچی خۆی زانی کە ئەو مامۆستا بەڕێزانە ئەو مدیر و جێگیری مدیرە بەڕێزانەی کە لە درێژایی چەند ساڵی ڕابردووە خزمەتیان کردووە لە مەکتەبی پێشمەرگە و چەندان پێشمەرگیان لە نەخوێنەواری ڕزگار کردووە شەهادەیان وەرگرتووە. ئێستا ئەم مەکتەبی پێشمەرگەیە دائەخرێ نامێنێ ئەمە کۆتایە ئەم مەکتەبە وەکو پرۆسەیەکی خوێندنی ناوهێزی پێشمەرگەی کوردستان لەڕێی تەربیەوە دائەخرێ. من نازانم هۆکار و سەبەبەکەی چییە، بەڵام ئەم مامۆستایانە بە پێویستمانزانی بە ئەم ڕۆبێنە ئێرە پێکەوە دابنیشین خەڵاتێکی ڕێزەنانیان تەقدیم بکەین چونکە شایەنی زۆر زیاترن، زۆریان خزمەت کرد بە پێشمەرگە، زۆر ماندوو بوون. خۆش دەزانی هێزی پێشمەرگەی کوردستان هێزێکە قابلی خزمەتکردن و خۆشەویستیە بۆ هەر نەوەیەک بێ لە هەر جۆرێک بێ خزمەت بکرێ. ئەمانش تەقسیریان نەکرد، زۆریان کرد، بۆیە مەڵبەندی ڕێخستنی پێشمەرگە ئەمڕۆ بۆ مەرکاڵسە.